بەناوی خوای بەخشندەی میهرەبان جەماوەری کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئازادی خوازان ڕۆژنامەنووسان لە کاتێکدا خەڵکی کوردستان لەناو دەیان قەیرانی تاقەت بڕوکێنەری ئابووری و سیاسی و قانونی و کۆمەڵایەتی دەژین هیچ ئاسۆیەک بۆ چارەسەرێکی ڕیشەی و جددی بەدی ناکرێت تا دێت قەیرانەکانیش زیاتر بەرۆکی خەڵک دەگرن کەچی لە دۆخێکی لەم شێوەیەدا پەرلەمانی کوردستان کە دەبوو نوێنەرایەتی چین و توێژە جۆراوجۆرەکان بکات پشتگیری لە مافە دەستوری و یاسایەکانی نەخۆش و خوێندکار و کاسبکاری گیرفان بەتاڵ و موچەخۆری مەزلومی گەلی کوردستان بکات کە بە شێوەیەکی نایاسایی لەلایەن دەسەڵاتەوە مافەکانیان لێ زەوت کراوە بە پێچەوانەوە لە پەرلەمانی کوردستانەوە هەوڵێکی دژە دیموکراسی و دژە ئازادی بە پێچەوانەی تەواوی پێوەرە گەردونیەکان و حکومڕانیەکی دیموکراس دژ بە جارنامەی مافەکانی مرۆڤ و ئازادیە تایبەتی و گشتیەکان دەیەوێت لە ڕێگای دەرکردنی یاسایەکی لەژێر ناوی پرۆژە یاسای باش خەرەوەش باشە کاکە بەناوی خوای بەخشندەی میهرەبان جەماوەری کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان لە کاتێکدا خەڵکی کوردستان لەناو دەیان قەیرانی تاقەت بڕوکێنەری ئابووری و سیاسی و قانونی و کۆمەڵایەتی دەژین هیچ ئاسۆیەک بۆ چارەسەرێکی ڕیشەی و جددی بەدی ناکرێت تا دێ قەیرانەکانی زیاتر بەرۆکی خەڵک دەگرن کەچی لە دۆخێکی لەم شێوەیەدا پەرلەمانی کوردستان کە دەبوو نوێنەرایەتی چین و توێژە جۆراوجۆرەکان بکات پشتگیری لە مافە دەستوری و یاسایەکانی نەخۆش و خوێندکار و کاسبکاری گیرفان بەتاڵ و موچەخۆری مەزلومی گەلی کوردستان بکات کە بە شێوەیەکی نایاسایی لەلایەن دەسەڵاتەوە مافەکانیان لێ زەوت کراوە بە پێچەوانەوە لە پەرلەمانی کوردستانەوە هەوڵێکی دژە دیموکراسی و دژە ئازادی بە پێچەوانەوەی تەواوی پێوەرە گەردونیەکان و حکومڕانیەکی دیموکراس دژ بە جارنامەی مافەکانی مرۆڤ و ئازادیە تایبەتی و گشتیەکان دەیەوێت لە ڕێگای دەرکردنی یاسایەک لەژێر ناوی پرۆژە یاسای ڕێکخستنی میدیای ئەلیکترۆنی تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەواوی کۆمەلگا بخاتە ژێر چاودێری بە مانایەکی دیکە کۆمەلگای کوردی بکاتە زیندانێکی گەورە ئێمە پێمان وایە ئەمە بابەتێکی هەستیارە دۆخی هەرێمی کوردستان بەرەو ئاڵۆزی و شێوان ئەبات تاکیدیش ئەکەینەوە کە ئەقلیەتێکی دیکتاتۆریانە لە پشتەوە دەنەی ئەم جۆرە کارانە ئەدات لێرەوە داوا لە ناوەندەکانی مافی مرۆڤ و دامەزراوەکانی دەوڵەتی عێراق و کۆمەلگەی نێودەوڵەتی و لایەنە ناوخۆیەکانی هەرێم دەکەین کە خۆیان بە بەرپرسیار بزانن لە دۆخێکی لەم شێوەیەدا پشتگیری لە ئازادی ڕادەربڕینی خەڵکی کوردستان بکەن چونکە بە دەرکردنی یاسایەکی بەو شێوەیە ژیانی تایبەتی و ئازادیە تایبەتی و گشتیەکان لە هەرێمی کوردستانی عێراق دەکەونە بەر هەڕەشەی جددی دەستەیەک لە چالاکوان و ڕۆژنامەنووسانی باڵەکایەتی ئەو پرۆژە یاسای لۆ هیچ نیە لۆ سنووردارکردنی پۆست و کۆمێکیە